پاڵەوانێتی تێنسی سەرزەوی کوردستان بۆ یاریزانانی تەمەن 8 بۆ 10 ساڵان بەڕێوەچوو. پاڵەوانتیەکە کراوە بوو لە شاری هەولێر و لەسەر یارگەکانی پارکی پێشمەرگە بەڕێوەچوو. 15 یاریزان بەشداریان کردو بەسەر 4 کۆمەڵە دابەشکران. دوای ئەنجامدانی سێ یاری لە هەر کۆمەڵەیەک 2 یاریزان گەیشتنە قۆناغی 8، دواتریش بەیەک دۆڕانکرانە دەرەوە لە پاڵەوانێتیەکە. ئەمە وەکوێکی تناوی تێنسی کوردستان سەرەتا سوپاسی گروپی گەلیاوە دەکەین کە لەو کاتەدا بووە سپۆنسەر بۆ ئەوی پاڵەوانێتێک بگرێتەوە. پاڵەوانێتێکە پاڵەوانێتی تەمەنی بچووکەکان بوو لە 8 بۆ 10 ساڵی بوو. 15 یاریزان بەشداری کرد لە شاری هەولێر و دهۆک و مووسڵ و ئەو 15 یاریزانە دابەشکرابوون بۆ 4 گروپ، لە هەر گروپێک 2 یاریزان بەسەر دەکەت. وەکو ڕاوندڕۆبن یەکەمی ئەو گروپی لەگە دووەمی گروپەکانی تر دەکرد. ئەو پاڵەوانێتە 3 ڕۆژی خایاند. ئەو ڕۆ یاری کۆتایی ئەنجام درا، یارێکی زۆر خۆش بوو لە بینی یاریزانی هەولێر لەگەڵ یاریزانێکی دۆک و دووبارە سوپاسی گروپی گەلیاوە دەکەین کە لەو کاتدا ئەو پاڵەوانێتی بۆ ئەو یاریزانە کردەوە. لە یاری کۆتایی دەیان زەردەشت لە هەولێر ڕوبەڕووی وەڕار هەوار لە دهۆک بوویەوە. دەیان با 2 کۆمەڵی بێوەڵام سەرکەوتنی تۆمار کردو بۆ پاڵەوان. من ناوم دەیان زەردەشتە، بەشداریم کردووە لە پاڵەوانی کوردستان. تەمەنی 10 ساڵی توانیم پلەیەکەم بەدەست بێنم. زۆر سوپاس دایک و باوکم دەکەم، بە تایبەت باوکم. ئەس بوومە دوێ و بتوڵەت بۆشتر دەزێنێت. دوای کۆتایی هاتنی پاڵەوانتیەکە خەڵات بەسەر ناوبشوانان و یاریزانە سەرکەوتوەکان دابەشکرا. دەیان زەردەشت پلەی یەکەمی بەدەستێنا و وەڕار هەوار پلەی دووەم. دادیار هەڤاڵ و عەبدولعەزیز هەڤاڵی براش پلەی سێمیان بەدەستێنا. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.